وردە وردە فڕۆکەخانەی سلەیمانی ئاوادانتر ئەبێتەوە. بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکەیەکی دیکە لە کۆمپانیای فڕۆکەوانی تورکی ڕووی لەو فڕۆکەخانەیە کرد. لە برادۆست گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە. گۆڕەکە هیچ جەنگاوەرانی سەردەمی ئاسنینە. سڵاوتان لێبێت. وردە وردە فڕۆکەخانەی سلەیمانی دەروی خێری لێکرێتەوە. تاریک و ڕۆنی بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکەیەکی کۆمپانیای ئەیجێت گەیشتە فڕۆکەخانەی سلەیمانی و دەستپێکردنەوەی گەشتەکانی ڕاگەیاند. ئەمە دووەم کۆمپانیای فڕۆکەوانی تورکیا ڕوو لە سلەیمانی بکاتەوە. ڕێک مانجێک پێش ئێستا تورکیش ئێرلاین فڕۆکەیەکی گەیشت بە سلەیمانی و دوای ئەوەی 2 ساڵ و 7 مانگ مانی لەو فڕۆکەخانەیە گرتبوو. بەپێی ئەو خشتەیەی کە ئەیجێت ڕایگەیاندووە هێڵی ئاسمانیەکە هەفتانە 4 گەشتی ئاسمانی لە نێوان ئیستەنبوڵ و سلەیمانی و بە پێچەوانەوە ئەنجامەدات. ئەمڕۆ لە برادۆست شتێکی سەیر ڕوویدا. زوتیارێک لە کاتی چێڵانی زەویەکەیدا کەوت بەسەر چاڵێکی گەورەدا کە پڕ بوو لە ئێسک و پرووسک هەتا سەر و 10 کەسی ژماردووە. زوو ئەم حاڵەی بەدەستگا پەیوەنددارەکان وت و ئەوانیش کە لێیان کۆڵیوەتەوە بۆیان دەرکەوتووە ئەوە گۆڕێکی بە کۆمەڵ و شوێنەوارێکی دەگمەنیشە. پەیامنێری 1964 چووە سەر زەویەکەی جەلال عوزێر و لەوێش عەبدولوەهاب سلەیمانی لێبوو کە بەڕێوەبەری شوێنەواری ئیدارەی سۆرانە. ئەویش بە 1964 وت ئەوەی دۆزراوەتەوە شوێنەوارەکە بۆ 2500 ساڵ پێش ئێستا واتە سەردەمی چاخی ئاسنین ئەگەڕێتەوە و لە گۆڕەکەشدا ئێسکی 11 مرۆڤی تێدایە. بەڕێوەبەراتی شوێنەوار هێشتا کاتی زیاتریان دەبێت بۆ ئەوەی لە لوغز و نهێنی ئەمە تێبگەن. ئەوەی سەیریشە هەر 11 ئێسک و پرووسکەکە نێرینەن. بەڵام دڵشاد زامووە کە مامەسای بەشی شوێنەوارە لە زانکۆی سلێمانی ئەڵێت ئەوە ئێسک و پرووسکی سوارەی جەنگاوەرانی چەرخی ئاسنینن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. لە شوێنی جیاجیای هەرێمی کوردستان چاڵاکی جیاواز بەم بۆنەوە بەڕێوە چوون. لە قەزای شارە زوور بۆ یەکەم جارەیادی ئەو ڕۆژە جیهانیە ئەکرێتەوە. پانێڵێکیان بەڕێوە برد خەم و کێشە و گرفتەکانی ئەو توێژەیان تاو توێ کرد. لە کەلاریش پیشنگایکی شێوەکاری و کاری دەستی بۆ کەسانی نابیست و کورتە باڵا کرایەوە. گەنجێکی نابیست بەدار شارێکی یاری دروست کرد بوو. بەڵام سەرنجڕاکێشترین یادکردنەوەی ئەم ڕۆژە لە سلێمانی بوو. چەند کرێکارێکی خاوەن پێداویستی تایبەت لە بری ئاهەنگگەڕان خەریکی کار و کاسبی بوون. یەکێک لە کرێکارەکان بە ناوی فەریق عارف بۆ 1964 قسەی کرد و دەڵێت لەم ڕۆژە جیهانیەدا دڵخۆشم کار ئەەکەم و پشت بەخۆم ئەبەستم چونکە پێویستە لەسەر پێی خۆمان بوەستین و چاومان لە دەستی کەس نەبێت. هەر هەنار مابوو زیرەکی دەستکرد پێی بگات ئەوە ئەویشی هەل کرد. ئێستا یەک وێنەی هەناری ساڵەخانی پیشانی ئەی بدە یەکسەر پێت ئەڵێ هەنارەکە باشەیان نا. بەخشین یەحیا مامەسای بەشی کۆمپیوتەر لە زانکۆی هەڵەبجە بە 1964 وت پرۆژەی ناسینەوە و دیاریکردنی هەناری باش و خراپ کە بۆ هەناری ساڵەخانی پەرەی پێدراوە لەلایەن چەند خوێندکارێکەوە دروست کراوە و لە ئێستادا 500 داتای جیاوازیان داخلی سیستەمەکە کردووە و لە ڕێی داخلکردنی وێنەی هەنارەوە زۆری باش و تام و هەروەها خراپی هەنارەکەت بۆ دیاری ئەکات. ئەوانەی ئیشەکەیان کردووە دەیانەوێت وای لێ بکەن کا لە مەودووە هەر بە موبایلەکەت وێنەی هەنارت گرت یەکسەر پێت بڵێ چۆن هەنارێکە. بنکە شوێنەواریەکان لە هەرێمی کوردستان کەم و کوڕیان تێدایە. لە هەموو شوێن و با بڵێن جێگایەکی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە سەر ئاستی ناحیە و قەزاکان ئەو بنکە شوێنەواریە نییە. لە کاتێکدا هەرێمی کوردستان پڕە لە پێگەی شوێنەواری و زۆربەی هەرە زۆریشان تۆمار کراون. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشین کە لە قەزای چەمچەماڵ دوێنێ بنکەیەکی شوێنەواری کراوەتەوە بەپێی ئەوەی کە چەمچەماڵ یەکێکە لەو شوێنانەی کە شوێنەواری دێرین و زۆر کۆنی لە یەکی لەوانە کە گوندی چەرمۆیە. قسەمان لەگەڵ بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێم کرد کە ئاخۆ جگە لە چەمچەماڵ تەواوی قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان خاوەن بنکەی شوێنەوارین
ئەویش وتی نەخێر ئەویش چەند سەبەبێکی باس کرد یەک لەوانەکە میلاچیان نییە بۆ نمونە ئەگەر بڕیاریش بدرێکە بنکەی شوێنەواری لە هەر شوێنێک بکرێتەوە پێویستی بە میلاکە هەمان کاتیش پێویستی بە مەلاکات ئەبێواتە ئەو پێداویستیانەی کە بۆ بنکەکە دابینی ئەەکەن وتی داواشمان کردووە کە بۆ ئەو بنکانە هەم میلاکات هەم پێداویستی و کەلوپەلەکانمان بۆ دابین بکەن چونکە هەرێمی کوردستان بە تایبەتیش لەسەر ئاستی قەزا و ناحیەکان پێویستی بە بنکەی شوێنەوار هەیە بۆ ئەوەی چاودێری تێدا بکرێت و لە سەروی هەموو شیانەوە شوێنەواری هەرێم پێویستی بە پاسەوانی شوێنەواری هەیە کە ئەویش یەکێکە لەو بڕگانەی کە لە بنکە شوێنەواریەکان گرنگی پێدراوە تاکو ئێستا پۆلیسی شوێنەوارمان لە هەرێمی کوردستانیا ئەمەش یەکێک بووە لە داواکاریەکانی شوێنەواری هەرێم بۆ سەری خۆی بەرز کردوتەوە بەڵام تاکو ئێستا پۆلیسی شوێنەوار لە هەرێمی کوردستان وجودی نییە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەمولایەکتان.